دكفاني دا جهجاية بجارتها خليل شرازاي كاروبارين أمريكا وشرازاي سياسة ناف دولتي دبرسم لسر أجندا سردانا بايدن بروش هلاتانا فين دسريوان دا إسرائيل جفينين ويلي كارتا غازاي دقل بار برسين فلسطيني بشتراجي سردانا ويجبو السعودية وبجداري كرني دي لوسكيا ولاتين كاندافي وبار برسين عراقي جهيلا كادن مصري أري أف سردان دي بكار بيتن هف بيماني وحوال بندية بهزب كادنا برافان آليان لدجي إيراني أري إمزا كرنا ويري كفتنا أمنية استراتيجي بو بهز كرنا حوال بندي وهف بيماني دنا برا إسرائيل وأمريكا دي بكار بيتن ريجريه بكر لإيراني حتى دستيوان نجهيتا شكي أتومي أري حتى تشرا دي جفن إيراني لهم بري أمريكا وإسرائيل وهمو هف بيمانين وان جدينا كود بجن أمي طول خو هالدين أري طول هالدان دي بتشاوي بيتن جهجاي بجارتها خليل دفرسم هجاي بجار قالك بخيرات يا كردستان 24 جرام دبي فرسمنا يكم زور سپاس امزاكرنا سرچاوز من امزاكرنا ويري كفتنا امنيه بهسكرنا هف بيمانيه دنا برا اسرائيل وامريكا لدجي ايران دي بكار بيتن سر بگريتن دي بكار بيت بباندور بيت حتى دست ايران نجهيتا تشكي اتومي خوي لراسيا او اتفاقي كهي اتفاقي درێژمەودایە و ئێستا خەت و خاڵەکەی بە ئاشکرا دەرەکەوێت خۆ ئەوەی کە هەیە بە معلومی هەموو کەسێکە کە ئیسرائیل و ئەمریکا پەیوەندیەکی تۆکمەیان هەیە بە هەمان شێوە دانپێنانی وڵاتە عەرەبیەکان هەر لە ئیتیفاقی کام دێڤدەوە لە ساڵی 1970ەوە و هەتاکو ئێستا کە ئاخر جاریان بەحرین و وڵاتانی تری عەرەبی کە دانیان بە وڵاتی ئیسرائیلە ناوەکو وڵاتێکی سربەخۆ ناسیانیان ئەم پەیوەندیانە ژێربەژێر هەر بووە و پەیوەندیەکان جۆرێک لە تۆکمەی بێخۆیەوە بەستووە ئەوەی کە هەیە ئەمڕۆ ئیتیفاقێکی استراتیژی ئەمنی اقتصادی بە جۆرێکی جیاوازتر لەو جۆرانی کە لە پێشووترا کە ئیتیفاقیاتانیان هەبووە ئەمڕۆ ئیتیفاقەتەکان بەهێزترەکەن بە فۆرمێکی تر بە شێوازێکی تر دەریەخەن لە هەمان کاتا لەم لاوە ئیتیفاقەیەکی کە هەیە کە مفاوەزاتی ئەمریکا و ئێران لەسەر تەحدیدی یاخود کەمکردنەوەی چەکی ئەتۆمی و بەتایبەتی کە ئەو چالاکیانەی کە ئێران هەیەی لە بواری ئەتۆمیە لە بواری علمیە بێت نەک لە بواری چەکە لەبەرێت کە معلومی بەڕێستانە وڵاتێکی شەڕانگێز ئەگەر چەکیلێکی ترسناکی لەبەردەستا بێ ئەمە بۆ خۆی مەترسی بۆ سەر مرۆڤایەتی بە کۆی گشتی مرۆڤایەتی دروست دەکات ئێران ئەمێ تووڵا خوژ هەموو هەفپەیمانن ئەمریکای ڤەکەین برایاتە تووڵاوان دێ بە چه ئاوا بیت گەلۆ و دەژ کێ بیت دیار کردی سیکە ئێران خۆی بەوە ناسراوە وڵاتێکی مراوغە لە دنیای سیاسەتە ئەو مراوغەیە ئەو گەمەیە کە نازام چۆن بە کوردی پەتی بە مراوغە چۆن بەتان یعنی بێنەوبەردە ئەکا لەگەڵ ئەمریکا یاخود لەگەڵ ئەو هێزەی کە یانوێت تەحدیدی چەکی ئەتۆمی بکەن ئەو وەفدی مفاوەزاتە بە کوردی خۆمان پێڵێن یاری گەنمگەنمێنیان لەگەڵاکات لێرە و لەوێ جارێک ئەڵێ تەسلیمە بێ جارێک ئەڵێ ناجارێک مەسەلەی دەرهێنانی هێزی حرەسی با بڵین پاسداران سوپای پاسداران لە لیستی تیرۆرە ئەخاتە ناو بابەتەکەوە ئەگەر چی ئەمڕۆ بایدن لە لێدوانەکەیدا لە ئیسرائیل پێشەوەی کە بچێ بۆ ئیسرائیل لە لێدوانەکەی لە کەناڵدەی ئیسرائیل ئاڵێ من بە هیچ شێوەیەک ڕازی نابم کە سوپای پاسداران لە لیستی تیرۆر دەربچێ ئەگەر ئەمە تەئسیر بکاتە سەر مفاوەزاتی چەکی ئەتۆمیش بە هەر حاڵ ئەمەی کە هەیە و ئەگوزەرێ لێرانە ئەمریکا بە شێوەیە لە شێوەکان ئێوە بگەڕێتەوە ناو شەرقی ئەوسەط بەو تەسریحەی کە لە بایدن داوێتی بەم دوایەکە چەند سەعاتە پێش ئێستاە باز لەوە کات ئەمریکا زەرەری بووە کاتێکە لە
شەرقی ئەوسەد پاشەکشەی کردووە چ لە ئەفغانستان و چ لە عێراق کاتێککە پاشەکشەی کردووە بەدیلی تر هاتوۆتە جێگەکەی ئەوان کە ئەمەش لە بەرژەوەندی گشتی ئەمریکا ئەدات بە بڕای من ئەمریکا بەبێ لەو ئیتیفاقیانش بۆ خۆی دێتەوە ناو شەرقی ئەوسەد و بۆ خۆیت بێتە کارەکەرێکی سەرەکی و مژدەی زۆر خۆش بەڕێگاوەیە بۆ گەلانی عێراق هاتنە ئەمریکایە بەهێزە توژێ بە حەز دەکەی بۆ ڕۆژهەڵاتە ناوین بێگەلم پەرە بێ ئاستەنگیە مەحفیرا سوور بوودانایە ئەرێ ئەو ئاستەنگی چنە یەنک و ڕێدەگرن لە دووبارە بەهێزبوونە ئەمریکا لە ناوچێ ئەو ئاسەنگیانی کە هەبوون دیارە خەت و خاڵەکەی دەرکەوتووە کە ئێران لێرە و لەوێ بە چەند خەتێکی جیاواز ئاستەنگی لەسەر لەبەردەم لاخود لەمپەڕی لە بەردەم هێزەکانی ئەمریکا دروست کردووە لە عێراقا هەر بەیانی کە ئەمڕۆ ئێستا ئێمە دانیشتوین قساکەین هەر بەیانی مزاهرەیەکی زۆر گەورە لە بەغا ڕوئەیە و ئەگەری لێکەوتنەوەی خوێنڕژانی لێ هەیە کە بە بڕای من ئەمەش دیسانەوە گەمێکی تری ئێرانیە لە ساحەی عێراقیە ئەیکات بۆ تاخیرکردنی یاخود بۆ دواخستن و مەشغوڵکردنی نارەکانی ئێران لە بەرامبەر ئەو خواستەی کە هەیەە لەسەر ئێران کە بکرێت یاخود هەر ئەگەرێکی سەربازی ئەگەر لەگەڵ ئێران خۆی بایدن ئەگەر ئیجازەم فەرمی ئەم قسەیە بڵێ ئەگەر ئیجازەم فەرمی ئەم قسەیە بکەم بایدن لە حیوارەکەیە زۆر بەڕوونی ئەڵێت ئەگەری لێدانی عەسکەری ئەگەرێکی چۆنەڵێ بوونی هەیە بەڵام ئەڵێ ئاخر ئەگەر ئێمە دەستی بۆ بەرین باشە لێرە پرسیارەکە دروست دەبێت ئایا ئێران مل ئەدات بۆ ئیتیفاقی تەحدیدی چەکی نەوەوی ئەمە پرسیارەکەیە بۆیە لەبەرەوە هەمومان ئەزانین ئێران کە مل نادا بەم خواستەی ئەمریکا بۆیە ئەگەری لێدانی عەسکەری ئەگەرێکە ناڵم زۆر نزیکە بەڵام مستحیل نییە و ناوبەرە کێ و کێدا ئەگەرێ بکارهەیە ئولکیڤە بە بڕای من ئەو ئەگەرە ممکنە ئیسرائیل بە لێدانی جەوی بیکادیان ممکنە هەر دەوڵەتێکی کەی عەرەبی چونکە ئێستا بۆ خۆتان نەزانن شەڕی ئێستا بە ئینابەیە شەڕێک نییە ڕاستەوە خۆ ئەمریکا خۆی بێتە ناو ئەوە بەڵام هەژمونی ئەمریکا لە ناوچەکە دروست ئەبێتەوە و مژدەیەکیش کە ڕەنبێکم براچاو ڕەشەکانمان پیان خۆش نەبێت ئەم مژدەکە ئەوەیە کە دەبێت غازی کۆرمۆر بگاتە ئەوروپا دەبێت ئەم جارێژەی لێمەوە دەبێت غازی کۆرمۆر بگاتە ئەوروپا و ئەگەر لە حاڵەتێکە رووسیا وەک کارتێکیش بەکاری بێنێ وەک کارتی فشاریش بەکاری بێنێ ئەمە کارتی بەدیلە بۆ ئەوەی کە ئەو سحرەی رووسیا بەتاڵ بکرێتەوە لەوەی کە زەخت لە ئەوروپا بکات بۆی کە بیان ترسێنێ بڵێ کە غازیان پێنادات بۆیە هەژمونی ئەمریکا لە وڵاتی خۆرەڵاتی ناوەندا زیاد دەکاتەوە و بۆ خۆی سەرپەرشتی ئەو شتانە ئەکات و ئەو گۆڕانکاریانەی کە لە ئارادایە ئەمڕۆ مژدەبەخشن زۆر مژدەبەخشن بە بڕوای من ساڵی 91 ئەجواءێک هاتە پێشەوە کە کورد توانی تایە کیانێک بۆ خۆی دروست کات و ڕاپەڕینێ بکات و چۆنەڵێ قەوارەیەکی کوردی دروست بکات بۆ خۆی باشە ئەوان سەرڤێ ئاخستنی ئەگەر دەرفەتێ بدە پرسەکە من ئەجواءێکی ناوەڕا بەڵێ بگەهشتنا گازا کۆرمەر بۆ ئەوروپایە شەڕی توژێ بەحەز دکەیەک و ممکنە دنەبەرە ئیسرائیل و ئیرانێ چێ ببیت شەڕی چاک دەرفەتێکی دێ دروست بکە بوو دروستبوونە دەولەتە کوردی یانژی کوردستانێکە سەر بخۆ هەرچی قاس دەبێت دەمێدا ئەف پرسامە هەندێک ترس و لەرزی پێڕابیت بێترس و لەرز بێترس و لەرز بێ شەرم مەسئلەی دەوڵەتی کوردی مەسئلەیەکی حتمی تاریخیە درنگ ئەکەوێت دوا ئەکەوێت ئەمڕۆ نییە سبەی نیە یا دووسبەیە مەسئلەی دەوڵەتی کوردی مەسئلەیەکی حتمیە و هەر کەسێکیش لەگەڵ دروستبوونی دەوڵەتی کوردیان نەبێ حتمەن تەواوی ناکەم ئەوەی کە هەیە و ئەگوزارێت
ئەوەی کە هەیە ئەو گوزارێت ئەوەیە کە ئەمڕۆ بەرژەوەندەکانی غەرب لە ناوچەی با بڵین خۆرهڵاتی ناوەندیە خۆرهڵاتی ناوەڕاستە لە خاوەرمیانە بەرژەوەندەکان بەم شێوەیە شکاونەتەوە و ئەو سیگناڵانەی ئەو کارانەی کە ئێران لە چەند ماوەی ڕابردووە بە لێدانی درۆن بۆ هەولێر بۆ پایتەختی کوردستان و بە لێدانی کاتوشا یا هەر جۆرێک لە ساڕوخەکانی تر بۆ منتیقەی کۆرمۆر ئەمانە بۆ خۆی سیگناڵ و زەنگی خەتەرناک بوون کە هەژمونی ئێرانی زیاد کردبوو لە ناوچەکە بۆیە بە بڕوای من ئەگەر لە ناویش نەبرێت ئێران ئەبێ نینۆکی کورت کرێتەوە لەم ناوچەیە و ئەمەش بەرژەوەندی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا ئەخاتە مەترسیەوە لێرانە تەماشاکەیت ئێران هەر زوو ئەعلانی خۆی کردووە کە لەگەڵ پشتگیری لە رووسیاکە و ئەمریکا لێرە خوێنێکی زۆری ڕشتووە تاوەکو ئەم لە خاوەرمیانە لە ناوەڕاست لە خۆرهڵاتی ناوەڕاستە کۆمەڵێک هەژمونی بۆ خۆی دروست کردووە بە ئاسانی پێم وانییە ئەمریکا بتوانێت پاشگەز بێتەوە لەو قوربانیانەی کە داوێتی و یاخود دە ساڵگرێ لەو بەرژەوانیانەی کە هەیەی لە خۆرهڵاتی ناوەندا و ئەو ئیتیفاقیە ستراتیجیە اقتصادی ئەمنیەی کە لەگەڵ هەرێکە لە وڵاتی مەسری تایە وڵاتی سعودیەی تایە ئیسرائیلی تایە ئەمانە کۆمەڵە ئیتیفاقیاتن تەنها بۆ پاراستنی ئەو بەرژەوەندیانەیە و من پێم وانییە بە ئاسانی ئەم شتە بەسەر ئێران تێپەڕێت بە زمانی عەرەبی ئەڵێن مرور الکیرام هەڵا بە سادەیی و بە سانایی بەسەریانە تێپەڕێت. پرسا داویە مامۆستا بژار خویا دەبێت سەردانێدا جو بایدن دەدگەل مستەفا کازمیژی سەرۆکوەزیرێن کاربڕێکەرەی عێراقیژی بەجڤیتن کو عێراق دناوە دنیایەکە کێشە و ئالۆزیانە سبەهی ممکنە ئەف نمێژە ملیونی ئالۆزیژێ دەربکەون وەکو هەموو ئاماژە بوو بچن ببیتە دەرباسی شەڕەچەک ببیتن حتا بەحەستێکردن ممکنە پەرلەمان بهێتە هەڵوەشاندن برأياتا جو بايدن دقال مصطفى كاظمي دي تشبه حزب كاتن أري عراق بربكو داري فقالو دناف برا تشارچوفيا هما هنگيه و تفقرا صدر و في جادايا نرازي دفان شرط و مرجان دا تماشاكا خوي لدنيا السياسة أقدر بد لدنيا السياسة دائما أجري مفاجآت هي روداوي شون اللي ناكاو لە دوێ سیاسەتا تۆ ناتوانانی خەتێ بکێشی بڵێ ئەم خەتە بەو شێوەیە ئەڕوا بەو ئاقارە ئەڕوا ئەکرێ لە خەت لا بدرێ بێتەوە سەر خەتدا بدرێ بێتەوە بەڵام ئەوەی کە ئەگوزەرێ لە نێوان بایدن و با بڵین سەرۆک وەزیرانی کاربڕێکەری عێراقیە چ حیوارێک ڕوئەدا من لەو باوەڕام تاکو ممکن بێت هەتا ممکن بێت هەوڵ ئەدرێ یەک پارچەی خاڵکی عێراق بەپارێزرێت هەتا ممکن بێ بۆ ئەوان چونکە بۆ خۆتەزانی ئەمریکا ئەو مەسالیحانەی کە لەگەڵ دۆستەکانی کە دەکرێت دژی مەسلەی سەربەخۆی کوردستان بن هەیە مەسالیحێکی کەم نییە و بە ئاسانی خمار ناکا بۆ مەسلحەتانەوێ کە هەیەی بەڵام لە بیرمان بێت مەشروعی تەقسیمی عێراق هەرخۆی مەشروعەکە بەناوی بایدنەوەیە إجا بجار تها خليل كلا صالي 2003 بايدن أو مشروعي هو بله تهر هبه جاي بجار تها خليل شرزاي كاروبارين أمريكا سياسة ناف دولتي زور سپاس بو خوشويسين بو بينران ممنون قالك صاحبي زور سپاس